بەناوی خوای گەورە سڵاوتان لێبێت. قساکەین لەسەر سیستەمی سیاسی و هەروەها قسە دەکەین دوازاری لەسەر سیستەمی سیاسی لە خزمەتی سیستەمکاریدا بە ئامادەبوونی هەریەک لە بەڕێزان لە ستۆدیۆی هەولێر دکتۆر حەبیب کەرکوچی مامۆستای زانکۆ لە ستۆدیۆی شاری سلەیمانی، کاگ شەرزاد شێخانی نووسەر و ڕۆژنامەنووس و هەروەها کاگ یاسین حەسەن ئەندامی سەرکردایەتی کۆمەڵی ئیسلامی. بەخێرهاتنتان دەکەم، سوپاسان دەکەم زۆر. لە میوانە بەڕێزەکەی شاری هەولێرمەوە دەست پێ دەکەم دکتۆر کەمال، دکتۆر حەبیب کەرکوچی بەخێرات دەکەم، زۆر سپاس دەکەم. کاگ دکتۆر، سەرەتا دەمەوێت لە بەڕێزت بپرسم وەزیفەی هەر سیستەمێکی سیاسی کە بە سیستەمێکی سیاسی تەندروست ناو ببرێ چییە؟ بەڵێ سڵاوی خۆتان لێبێ. دیارە سیستەمی سیاسی لە هەموو وڵاتەکانی جیهان بوونی هەیە و هەر سیستەمێکی سیاسیش دیارە بریتیە لە کۆمەڵێک پێکهاتە، دەسەڵاتی دادوەری، دەسەڵاتی جێبەجێکردن و دەسەڵاتی یاسادانان. ئەو دەسەڵاتانە دیارە ئەو سێ دەسەڵاتە تەنها پێکهاتە نین، بەڵکو هەریەک و دیارە کار و ئەرک و ئەرکی خۆی هەیە، هەریەک و هەڵەسێ بە ئەرکێکی دیاریکراو. دیارە دەستور وەکو چوارچێوەی ئەو دەسەڵاتانە دائەنرێ، خۆ توانین بڵێن چوارچێوەیەک بۆ سیستەمەکە دائەنرێ. ئەگەر دەستور نەبێ بەتەکید هەر دەسەڵاتێک یاخود هەر پێکاتێک شەکانی خۆی نازانێ و ناتوانێت بەرکەکانی خۆی هەستەیە و لە بوونی غیابی دەستور بەتەکید ئەو دەسەڵاتە توانین بڵێن یاخود ئەو سیستەمە سست و لاوەزی تێکەوێ. ئەوەی گرنگە سیستەمەکە بە شێوەیەک داڕێژراوە لەن تەبان زاناکانی سیاستەوە یاخود لە بلێن ئەوانی کە سیستەمیان داڕشتووە کە هەر پێکهاتەیە کاریگەری لەسەر پێکهاتەکانی تر دەبێ و دەبێتە چاودێریش لە هەمان کات لەسەری. لە حاڵەتێکدا ئەگەر هیچ پێکهاتەیەک چاودێر نەبێت لەسەر پێکهاتەکانی تر بەتەکید ئەو سیستەمە تووشی لاوازی دەبێت، وەکو ئێستای عێراق یاخود وەکو کوردستان کە دەبینین پێکهاتەکان نەیانتوانیوە بە شێوەیەکی گونجاو چاودێر بن لەسەر پێکهاتەکانی تر. چکەم ئەو کاتە پەرلەمان ئەگەر سست بێ لاواز بێ دەسەڵاتی دادوەری ناتوانانی محاسبەی بکە، هەروەها دەسەڵاتی یاسادانان ناتوانانی محاسبەی کە و یاسادانانیش بە هەمان شێوە ئەگەر هەر کەم و کوڕێکی هەبێ ئەگەر دەسەڵاتەکانی تر نەتوانن محاسبەکەی بەتەکید دیسان تووشی سست و لاوازی دەبێ و کێشەکانی بەرەو زیاد دەڕوا بە هیچ شێوەیە کەم ناکە. زۆر چاکە دکتۆر، دەمەوێت پرسیارێکتر لە بەڕێزت بکەم. ئەو پێوەرانە چین کە ئەوەمان بۆ دیاری دەکات ئەم سیستەمە سیستەمێکی تەندروستە یاخود سیستەمێکی ناتەندروستە؟ بەڵێ خاڵی هەرە گرنگی سیستەمی تەندروست ئەوەیە کە دەبێ بە تایبەت سیستەمی یاسادانان دەبێت لایەن خەڵکەوە هەڵبژێردرێ و دەبێ بە شێوەیەکی تەندروست هەڵبژێردرێ، هیچ شێوەیەک تەزویر لە هەڵبژاردنەکە نەبێ. بۆ نمونە هەروەها حکوومەت دەبێ خەڵکێکی گونجاو دابنرێن بە حکوومەت، خەڵکێکی پسپۆر یاخود ئێمە حکوومەتێکمان هەیە کە زۆر لە وڵاتەکان ئەو حکوومەتە پەیرە دەکرێت، حکوومەتی تکنوکراتی پێدەوترێ. ئەو حکوومەتەیە کە حەزبی نییە بەڵکو حکوومەتی مختص و پسپۆرن. هەروەها دەسەڵاتی قەزایی یاخود دادوەریش دەتوانین بڵێن دیسان دەبێ هەموو دەسەڵاتەکانی پێ بدرێ بۆ محاسبەکردنی حکوومەت ئەگەر هەر کەم و کوڕێکی هەبێ. ئەوە لەلایەکەوە لەلایەکی تریشەوەکو باسم کرد هەر دەسەڵاتێک بۆ خۆی چاودێرە لەسەر دەسەڵاتەکانی تر. ئێمە دیارە بۆ سیستەمی سیاسی سێ مەرجی سەرەکیمان هەیە. مەرجی یەکەم دەبێت ئەو سێ سیستەما بە شێوەیەکی تەندروستی پێک بێ. لە وڵاتە دیموکراسیەکان عادەتەن هەڵ دەدرێ حزبە سیاسیەکان لاینە سیاسیەکان بە شێوەیەکی تەندروست ئەو سیستەما ڕێک بخەن و دایب مەزرێنن. خاڵی دۆم دەبێت پەیوەندی هەبێ لە نێوانیان، واتە پەیوەندی لە نێوان سێک پێکاتەیە. خاڵی سێم دەبێت تەواوکەری یەکتر بن و لە هەمان کاتدا چاودێریش لەسەر یەکتر بن، چاودێر بن لەسەر یەکتر، واتە هەر کەم و کوڕێک هەبێت دەبێت محاسبە یەکتر بکەن و بتوانن یەکتر بەقوتکەنەوە. ئەگەر ئەو مەرجانە لە ناو هەر سیستەمێکی سیاسی نەبێ بەتەکید خەلە لەکەوێتە ناو سیستەمە و دواتر کێشە دروستە بێت لە ئەو سیستەمە. وەکو باسیشم کرد دەستور چوارچێوەیەکە بۆ ئەو سیستەمە، یعنی ئێستا بۆ نمونە گەورەترین کێشە لە بەردەم کوردستان نەبوونی دەستورە کە بتوانێت ئەو سیستەمە ڕێک بخات. زۆر چاکە لە ژێر ڕۆژنایی ئەو وەسفەی کە ئێستا کردت بۆ هەر سیستەمیش تەندروست
ئەو سیستەمە سیاسی کە لە ئێسای هەرێمی کوردستاندا دەیبینی بەڕێزت وەکو ئەکادمیەک چۆنی تەقیم دەکەی چۆنی هەڵدەسەنجێنی؟ بەڕاستی ئەو سیستەمەی کە لە هەرێمی کوردستان هەیە سیستەمێکە پێشکەوتو نییە بەڵکو سیستەمێک کە توانین بڵێن چوارچێوەی نییە دەستور نییە کە هینەکانی بۆ دیاریکە توانین بڵێن سەلاحیات و ئەتوانین برن ئەرکەکانی هەر دەسەڵاتی دیاری بکە ئێستا تا ئێستا بۆ نمونە پەرلەمان دەسەڵاتی هەیە و حکوومەت دەسەڵاتی هەیە و دادوەریش دەسەڵاتی هەیە بەڵام دەستورێک نییە بێ ئەو دەسەڵاتانی بۆ دیاری بکە بە شێوەیەک بێتە چوارچێوە بۆی ئەوە یەک دوو ئەگەر سەیری حکوومەت بکەین سیرەکەین حکوومەت ڕنگدانەوەی پەرلەمانە واتە پەرلەمانێکی حزبیە حزبەکان هەرێک و مەقعدی خۆی هەیە و شتێکی طبیعیە بەڵام حزبەکانی لەناو حکوومەتی دیسان ڕنگدانەوەی پەرلەمانە واتە وەزیرەکان هەمووی سەر بە حزبە سیاسیەکانن بەڕێی من ئێستا باوی ئەوە نەماوە کە لەناو حکوومەت حزبی سیاسی وەزیری هەبێ یاخود بەڕێوەبەری گشتی هەبێ یاخود موظف و تەنانەت فەرمانبەرێکیشی هەبێ ئێستا سەردەمی حکوومەتی تکنوقراطە حکوومەتێکی پسپۆر بێت حکومڕانی بکە بۆی بتوانێت کەهرەبا دابینکە ئاو دابینکە گەندەڵی ڕوونەیە لەو حکوومەتە کە بتوانێت هەموو خزمەت گوزارەکان ئەنجامدا وە لە هەمان کاتدا پەرلەمان چاودێری بکە نەک بێ دیفاع لە حکوومەت بکە بۆ چکەم ئەگەر حکوومەتەکە حکوومەتێکی حزبی بێ بەتەکید ئەندا پەرلەمانەکان هەریەک و داکۆکی لە هەڵەکانی حزبەکانی خۆیانەکە لە ناو حکوومەت بۆ نمونە کوتلەیەک داکۆکی لە هەڵەکانی وەزیرەکەی خۆی دەکە ئەوەی تر لەسەر وەزیرەکەی خۆی ئەوتر لە مدیر عامی خۆی کەواتە پەرلەمان ناتوانێت حکوومەتە محاسبە بکە. بەڵێ زۆر سپاس دەکەم دواتر دەگەڕێنی وڵات کاک شێرزاد بابێ مەلای تۆ بەڕێزت وەکو نووسەرێک وەکو ڕۆژنامە نووسێک لە دەرەوەی کایی هێز و حزب سیاسەکان و هەروە لە دەرەوەی ئەوەی کە پێی دەوترێن ناوەندی ئەکادمی بەڕێزت وەکو کەسێکی مەیدانی کە ڕەنگە مەساحەی جوڵە و ناوەڕە زیاتر بێت تەجروبەی یامڵی ئەزمموی سیستەمی سیاسی لە هەرێمی کوردستان بەڕێزت چۆنی تەقیم دەکەی چۆنی دەبینی؟ سپاس میوانی داریتان دەکەم زۆر ممنون. ئێمە گوێمان لە برادەرە بوو لە ڕووی ئاکادمیەوە پێناسەیەکی دەسەڵاتی کرد ئەو دەسەڵاتی کە ئەو پێناسی کرد کە لە هەموو دنیادا هەرو پێناسە هەیە یانی ئەو پێناسەی بە هیچ شێوەیەک وجودی لە کوردستان نییە لە هەرێمی کوردستاندا نییە ئەو کە باباستی سێ کایی دەسەڵات دەکات کە پەرلەمان و حکوومەت و دەسەڵاتی دادوەریە ئەمان هەمی موجود لە حقیقتدا لە کوردستان ئەو سێ دەسەڵاتە وجودیان نییە بەڵام هەن بەڵێ خۆی هەیە بەڵام هەیە بەڵام کە تۆ باس لە سیستەمێکی تەندروست دەکەی ئایا ئەو دەسەڵاتانەی کە هەیە هەریەکە و بە ڕۆڕی خۆی هەڵدەستێت ئێمە توانین لەگەر ینی ئەو چەند ساڵەی ڕابردوو لە ئەزمموی حکوومەتی هەرێم هەڵسەنجێنین ئێمە ئەبینین کە پەرلەمان تا 2009 تا پێش دروستبوونی بزوتنەوەی گۆڕان و تا پێشکەوتنی حزبە ئیسلامیەکان و هاتنیان ینی بۆ ناو پەرلەمان و چەند کورسیەک کە بەریان کەوتووە ینی ئەو کاتێککە نختێک پەرلەمانەکە کارا بوو کە بە وجودی ئۆپۆزیسیۆن بوو پێشی ئەو خۆ پەرلەمان هیچ وجودی نەبوو پەرلەمان دوو حزب بوون هەرچی قەرارێکیان میزوایە لە پەرلەمان بڕیان نەکرد یعنی زیاتر کاری حزبیە کردەوە پەرلەمانە پەرلەمان کاتێک کەوتە سەر ئیش کاتێک کە حزبەکان هاتن لەناو پەرلەماندا بەرەیەکی ئۆپۆزیسیۆنیان دروست کرد ئەو بەرەیە توانی بەرامبەر بە دەسەڵات بۆستێ و زۆر دەستکەوتی گەورەشیان بۆ هێنا و دەستکەوتەکانیش ینی برەوەشی زۆریدا بە پرۆسی دیموکراتی لە کوردستاندا بەڵام بینیمان لە دوای ئەو یعنی ئێستاوا بینێنەوە 6 مانگە ئەو ڕۆڵی کە ئۆپۆزیسیۆن هەبوو ئێستا دەسەڵات نەهێشت ئەو ڕۆڵەشیان بمێنێ ئەوە لەلایەکەوە لەلایەن پەرلەمانەوە ئێستا پەرلەمانی تقریبا ینی بڵێم ئیفلیس بووە هیچی نەماوە پەرلەمان دێ سەر دەسەڵاتی دەوڵەت کە دەکاتە سەرۆکایەتی هەرێم سەرۆکایەتی هەرێمیش ناشەرعی ئێستا لە ڕووی یاساوە ناشەرعیە کۆتایی پێهاتی و هەڵبژاردن ناکرێ و سەرۆکیەکە خۆی بە زۆرم لێ لەسەر پۆستەکەی دانیشتووە داناچێ وەرە سەر حکوومەت ئەبینی حکوومەت ئێستا ڕۆڵەکەی چی بە حکوومەت هەر وجودی نەما هیچ وەزارەتێک جارە پێشی شتێک وەزارەتیان هیچ کامێشیان ئیمکانێتی چوە بەدەست نیوە کاروبار ڕۆژانەی خۆشیان بەخەوانی چی
ئێستا هەموو مەسەلەکە وای دەهاتوە حکوومەت بچووکەوە لە وەزارەتێک بەناوی وەزارەتی دارایی ئەوی وەشیل وەزیرێکی هەیە وەچیل وەزیرەکەش مدیر عامێکی ئەوە تەکلیف کردووە کە موچەکانی کە تەوزیع دەکات و ڕۆژی ئەلانکردنی موچەکان کەی وەردەگرن هەرەوەیشی حکوومەتایژی ناخۆیت نەماوە کەواتە ئەگەر کە تۆ دوێدەی یانی هەڵسەنگاندنێک بۆ دەسەڵات و بۆ سیستەمی سیاسی ئەمڕۆی کوردستانەکەی ئەبێ بڵێن کە ئێمە ئەوە سیستەمێکی تەندروست نییە و سیستەمێکە نازانی ناوی بچیە ئەم سیستەمە کە بەڕێزت پێدوایە تەندروست نییە گەیشتووە بەوەی کە بە مستەبید بەستەمکار ناوی بەرین بەچی بەستەمکار بەڵێ و دەیان نمونەمانەیە ئێمە لەسەرەوەی کە ئەو دەسەڵاتە ستەمکارە لە هەموو دەسەڵاتێک بەوانەیە کە ئێستا لە ئەوروپاوە بە حساب علاساز ئەوانە دەسەڵاتی ئیسلامیش نینە و ڕەنگە لەوانەیە زۆریشیان تێرا بێت کە دژی دەسەڵاتی کە دژی ئیسلامیش وەکو ئاینێک بەڵام ڕێز لە ئاین دەگرن و ڕێز لە قوچیەتی مزگەوت و لە معبەدی یەهودی و لە ئەوەکان لە کەنیسەکانەوە دەگرن تەداخولی ناکەن لەلای ئێمەکە کە مەلا سزا دەدرێن مەلا دەر لە سەمی بەرلا دەبرێ ئەوە تا فەرمو لە هەولێر دوو سێ مەلایەن نابردووە بەس لەبەر ئەوەی باسی ئەوەی کردووە کە لە خوتبەکانیدا کە واجبە لەسەری زاهیرەیەک هەیە لە کوردستاندا کە ئەویش گەندەڵیە کە خەڵک پێی لێ بێزار بووە کە خەڵک لێ ئیزعاج بووە ئەوێ واجبە لەسەر ئەو مامۆستایە کە وەکو کابرایەکە ڕەمزێکە لە ناو کۆمەلگادا ڕۆڵی خۆی بجێڕێ بۆەوەی نییە باسی لەوە بکە باشە دێرە پرسیارەکە ئەوەیە کاک مەسعود بۆ خۆی ئیعلانی کرد گوتی من هەڵمەتێکی ئەوە بەدەستەوەیە دژی گەندەڵی وانە بوو خۆ لە جەریدە و لە هەموو دنیادا ئێمە زانیمانە کاکەم مسعود پرۆسەیەکی بەدەستەوەی بەناوێ دژایەتی گەندەڵی دەکرد پیاوەکە باسی مەلایەکە باسی گەندەڵی کردووە تۆ سەرۆکەکە محاسبە ناکەی باسی ئاعترافی کردووە کە گەندەڵی هەیە ئەتی مامۆستایەکە ئەگری سەبەبەکەی چیانی ئەوە لەلایەک لەلایەکی دێمە لەم دوو ڕۆژ پێش ئێستا ئێمە بینیمان کە یعنی گەنجێکی هەولێری لەسەر شتێکی زۆر تافیه و بێمانە یعنی چیە فولایتێکی لێداوە لە بەرامبەر بە کابرایەک کوڕی بەرپرسێک کوژراوە کاکە ئەو کوشتنە مەسەلەکە سەقافەتەکەیە کولتورەکەیە کە وای لێ کردووە فەردی و ڕووداوی بچووکنین لە بەرامبەری ئەوەی لە هەرێمی کوردستان لە ئازادی بیرروڕا لە مەساحەیەشی بەفراوان لە هەبوونی گەمەی سیاسی لە نێوان هێزە سیاسەکاندا ئەگەر بێت و بەراوەردی بکەین ئەمانە هەمووی ڕۆژوانەکەی ئەو سیستەمە سیاسێنین برای من جارێ ئێمە باسی ئەگەر ئازادی بکەن خۆ ئازادی لە کوردستاندا بە هیچ شێوەیەک نییە ینی لە من ئێستا مەسەلە لە ناوچەی ئێمە لە ناوچەی ینی زۆر لە زۆنی سەوزدا زۆرێک لە ئازادی هەیە بەڵام خۆ من لە هەولێر لە شوێ ئازادی هەیە خۆی من پێم سەیرە تەمان من دوێنێ پێرە لەم ڕۆژانەدا جەنابی سەرۆکی دەستگای پاراستنی پارتی وتارێکی نووسیوە بازدەوە دەکات دەڵێ وەڵای ئێمە دیموکراتیەت خۆشە و پێکەوە ژیان و نازانتیانی ئەوە ئاخر کەس کە باسی دیموکراسیەت بکە کەچی خۆ بخۆیەوە خۆی یەکێک کە لەوانەیە کە کوژەری دیموکراسینە کەچی ئەو دێ بە مەقالم بەوە نووسی دەرە وڵا باسی دیموکراسی دیموکراسیە لە چی دەکرێت لە شار لە وڵاتێک کە باسی ئازادی دەکەین تۆ باسی ئازادی ئەوەم بۆ بکە کە بزانم ئایا ئەو هەموو قەیرانە گەورەیە کە ئەمڕۆ وای لێ کردووە ینی ژیانی ئینسانی هەموو کەوتۆتە خەتەرەوە کە تۆ ڕێگانە دەی دوو کەس بێ ئەوە بکات دوو کەس بێتە سەرجادە خۆپشاندان بکە ئەی ئازادی چی باسی دەکەی کاکە خۆوە یەکێکە لە کۆڵەکەکانی ئازادی کە ئینسان حەقی ئەوەی هەبێت تعبیر لە مافەکانی خۆی بکە یعنی داوای مافەکانی خۆی بۆ تعبیر لە ڕێی خۆی بکە ئێمە بینیمان لەو ماوەیە هەر ینی هەر لەو مەسەلەی مامۆستایانە کە لە مزگەوتەکە دوو گەنجیان داوەتە بەرشەقەبوون لە ژیان شکاندون سکاڵاشیان لێوە ناگرێ پۆلیس ئەکات وستەکەواتە پۆلیس بووە بە عاداتێک بەدەست دەسەڵاتەکەی هەولێرەوە بۆ ئەوەی نییە بە هیچ شێوەیە خەڵک ئازادی نەتوانێت دەربڕێ باشە بۆ هەر کاتێک قسە لەسەر ستەمکاری دەکەین بەشەی لە نووسەر و لە ڕۆشنبیرانی ئەم وڵاتە ڕێک ینی ڕووی زوومەکە دەخەنە سەر زۆنی زەر وەکەوەی کە لەم زۆنەشدا ینی چوزانم بەهەشت بێت باش خۆی ئێمە هۆسەنجینی من هەر من دەمێکە ئەو مەوزوعان باس کردووە لە نووسینەکانشمدا ئەو شتم باس کردووە خۆی ئەگەر تۆ بێتە سەر 1999 کە یەکەم پەرلەمان دروست کرا لەو کاتەوە پارتی دەسەڵاتدارە پارتی هەردەم لە دەسەڵات بووە و هەردەمیش دەسەڵاتی لە هەموو حزبەکانی تر گەورە بووە باشە ئێستا ئەگەر تۆ سیر بکەی ئێستا سەرۆکایەتی هەرێم کە حکومی هەموو کوردستانەکە بەدەست چیەوەیە پارتی سەرۆکی حکومەت چییە
ئێستا پەرلەمانەکە بەدەستشێنە کەسنی بە جێگرەکەیتی جێگرەکەی پارتیەکە ئەنجومەنی ئاسایش پارتیە یعنی کە تۆ دەی حاسبە یەکێ ئەبێ جیاوازی بکەی دەبینی ئەو کەسی کە دەسەڵاتێکی گەورەی بەدەستەوە ئەوەی کە بەدەسەڵاتەوە دێ تامان بۆ معلوماتی جەنابیشتان من زۆر جاریانی لە نووسینەکەشم دەباشمەوە کردووە یعنی بەشداربوونی یەشێتی لەناو حکوومەت کاریگەریەکی زۆر نەبووە یعنی لەوانەیە لە قۆناغێک لە قۆناغەکاندا یەشێتی توانی بیتێ وەکو شەریک تەعامل بکە بەڵام هەتا ئەمڕۆ لەوەتی لەنەوە دووە هەتا ئەمڕۆ پارتی وەکو شەریکێک تەعاملی لەگەڵ یەشێتی نەکردووە ئێمە گەر سەیری کابینەی پێنجەم بکەین بە حسابان لەسەر کابینەی بکە فراوانە فەرمو و پارتیکاکە هەموو حزبەکانی دەرکردووە کەواتە شەراکەت قبول ناکات لە کەس کەواتە خۆی بەدەسەڵاتی گەورەزان ئێستا کە تۆ دێ باسی ئەوە دەکەی مەسئولیت دەکەی باسی شێرەکەی ئەوە کە دەسەڵاتەکەی بەدەستە کە باسی قەیران دەکرێت چێ دروستی کردووە تۆ محاسبەی ئەو دەکەی لەبەرەوەی هەموو ڕەخنەکان ڕوو لە ئەو دەکا باڵێ زۆر سپاسەکەم کاگاسم با بێمە لای بەڕێزت ئەگەر قسە لەسەر ئیستبداد بکەین بەو مانایی کە تەفەڕوت بێ بە ڕێی خۆت باشە بە بۆچوونی خۆت هەز ناکەی ئەگەر شتێک هەبێ بە ناوی ئیستبداد لە هەرێمی کوردستان ڕەنگە لە ئێستادا بەشێکی پەیوەندی بە نەمانی ئەو ناهاوسەنجە بێ کە لە ڕابردوودا تا زەمنێکی زۆر لە نێوان پارتی و یەشێتیدا هەبووە کاتی ئەم هاوسەنجە تێک دەچێت فعلا یعنی خەریکە سیستەمی سیاسی ڕوو لە جۆرێک لە ئیستبدادی سیاسی بکە بەڵێ سپاس بۆ بەڕێزەوە بۆ بینەرانی بەڕێز و خۆشەویستی کەناڵی ئاسمانی پێیان لێگەڕێبا من چەند شتێک هەیە سەرەتا ئەرزی جەناب و بینەرانی بکەم هەرێمی کوردستان بە بەراورد بە حاڵەتی تەندروستی سیستەمی حکومڕانی ئەتوانین بڵێن لە دواوەیە بەڵام بە بەراورد بە هەندێ شوێنگەلی تر کە لە ڕابردووە شۆڕشیان تیا پەربا بوو و خوێنێکی زۆری تیا ڕژا ئەتوانین بڵێن لە پێش ئەوانەوەی وەکو سوماڵ و بەڵێ بەڵێ وەکو لیبیا وەکو سعودیا وەکو سووریا کە کاولکاری تیا ڕوویداوە ئێمە ئەگەر دیقەت بگرین ئەمە پاسە هێنانەوەنی هەر لە سەرەتا بۆ ئیستبدادی کە لە کوردستان هەیە ئێستا ئەرستەکەم ئێستا باسی ئیستبداد نەکردم ئەگەر دیقەت بگرین لە باشووری کوردستان خەڵک زۆر واعیە زۆر وشیارە شۆڕی لە سەرەتاوە هەتا ئێستا بەردەوام بووە ڕێژێکی زۆر لە نووسەر و شاعر و ڕۆشنبیر و ڕووناگیر لە هەرێمی کوردستانە هەیە ڕازی نین ئێمە بەوەی کە ئێستا هەیە ئەمەی کە ئێمە هەمانە بۆ شوێنگەلێکی تر بۆ هەندێک خەڵکی تر ڕەنگە بە پلەیەکی زۆر بەرزی سیستمی حکومڕانی بزانرێ و بناسرێ جەناب پرسیارێک کرد ئایا جەوهەری یا بنەماکانی سیستمی حکومڕانی ئەو جۆرەشتانە چیە زۆرن تەبەن زۆر بەڵام جەوهەری هەرهەموو یەگەڕێتەوە بۆ یەکشت ئەوش پێوتی عەدالەت ئەوش پێوتی دادگەری لە جەوهەری دین دادگەریە جەوهەری فەلسەفەی سیستمی حکومڕانی یا سیاست دادگەریە جەوهەری ئەخلاق بریتێ لە دادگەری کۆمەڵناسی بریتێ لە دادگەری ئێمە هەرچی یاسا و ڕێسا و هەڵبژاردن و شورا و دیموکراسی و هەمووی جوێ بۆ یەک جەوهەرەکە ئەوی بریتە لە دادگەری لە هەرێمی کوردستانە لە نەوەتەکان شەڕی ناوخۆ هەبوو مامۆستایەکە موچەی وەرەگرت ڕەنگە لە چەندە دۆلارێک زیاتر نەبووە 20 دلار یاسی دلار وایە ئێشتا خەڵکەکە خۆپیشاندانشی ناکرد و ڕازیش بوو بۆ چونکە ئەیزانی گەندەڵی نییە هەتا دەسەڵات گەندەڵی تیا بکە بەڵام لە ئێستا ئەو خەڵکە کە ڕاپەڕیوە کە پەلامار ئەدا کە ناڕازیە کە خۆپیشاندانەکە کە ئەچێتە سەر شەقام کە خۆی ئەکوژێ فیشەکەنێ بەخۆیەوە لە تاوکرێ کە خۆی هەڵاواسی و خۆی خنکێنە کە ڕووەکاتە هەندەران و خۆی ئایا بە خنکان لە دەریاکانە لە دەریا ئیجەیە ئێستا ئەزانێکەوە هەیە و گەندەڵی پێوە ئەکرێ گەورەترین تاوان دەرهەق بەگەل بکرێ بریتێرێکە گەندەڵی هەبێ لە وڵاتە ئەوەش خۆی بۆ خۆی جۆرێکە لە ئیستبداد ئیستبداد گەورەترین جۆری تاوانە کە بکرێ دەرهەق بە هاوڵاتیان چونکە ئینسانەکان خۆیان ئازادن و خۆی گەورە بە ئازادی خوڵقاندونی هەر شتێک ئیستبدادی تابێت ممکن نییە لە سیستمی حکومڕانیە کەس قوبولی بێ بۆی کە ئیستبداد هەبێت ئەم سیستەمە هەر ناوێشی لێبێ هەر ناوێکی لێ بنێ بە ناوی خواوە قسە بکە بە ناوی ئینسانەوە بە ناوی هەر کەسێکەوە بێ بە ناوی دیموکراسیەتەوە دیکتاتۆریەت پەیڕۆ بکە تاوانە بە ناوی دین و بە ناوی خواوە دیکتاتۆریەت پەیڕۆ بکە تاوانە چونکە لە ئیسلامیشە لە دینیشە دەسەڵات بۆ گەلە زۆر چاکەوە سەر ڕۆ سیاسیەکە لە قسەکردن لەسەر ئیستبداد بگەڕێنەوە سەر پرسیارەکەی من نەمانی هاوسەنجی لە نێوان پارتی و یەکێتی تا چەندە ینی
بۆتە هۆی شڵەژانێک لەو سیستەمە سیاسێکی ئێمە لە ساڵی 91 و ئیش لەسەر دروستکردنیەکەی. من پێم وە نییە هاوسەنگی لە دەست چوو بێ بەو واتایی کە ئەمڕۆ باسەکرێ. یەکێتی نیشتمانی کوردستان لەگەڵ گۆڕانیەک بوون. ئێستا هەردووکیان پێکەوە لە پارتی دیموکراتی کوردستان دەنگیان زیاترە. هەردووکیان پێکەوە لە پارتی دیموکراتی کوردستان دەنگیان زیاترە. لە هەرێمی قسە لەسەر دەنگ ناکەن، ئێمە قسە لەسەر جوگرافیا دەکەین کە تێدایشەتی ناهاوسەنگە لەگەڵ پارتی، قسە لەسەر ئەو بوعدە نێو دەوڵەتی و ئەو تەعاملە دەولیە دەکەین کە زۆرترە لەگەڵ پارتی. تواز ناکە لێرەدا ناهاوسەنگی هەیە، قسە لەسەر پارە دەکەین. ناهاوسەنگی هەیە بێگومان، بەڵام پێم وانێ ئیستیبدادەکە تەنها دەرەنجامی ئەوە بێ بە پێچەوانەوە ئەگەر عەدالەتەکە پەیڕۆ بکرێ و بەرپا بکرێ، هەرچۆنێ بێ سیستمی حکومڕانی ڕەنگە خەڵق قبوڵی بکە هەتا ئەندازەیەک، ڕەنگە خەڵکیەتە ئەندازێک قبوڵی بکە. زۆر بەداخەوە کوردستان هەمیشە مەیدان بۆ یەکلابوونەوەی ململانی زلهێزەکان، بۆ یەکلابوونەوەی ململانی زلهێزەکان. عێراق خودی خۆی ململانی لەسەر نییە یا کوردستان، بەڵکو ئالەتێکە بۆ جێبەجێکردنی ململانی زلهێزەکان. بۆ یەو چەند جەمسەریە دروست بۆ ئێران لەلایەک، تورکیا لەلایەک، رووسیا و بەرەی چین لەلایەک و ئەمریکا و ئەوروپا لەلایەک. ئەمە کێشەیەکی زۆر گەورەی بۆ ئێمە دروست کردووە، زۆر بەداخەوە. من پێم وایە لە هەرێمی کوردستانە پێویستەکە هەموو بەوەیەکی زۆر زیاتر لەوەی کە ئێستا هەیە مامەڵە بکەین. پێویست بەواکە کە خەڵکانێک بێن ئەقدامیان بەڕێز زۆر تاکی لەسەر چەمکی عەدالەت دەکەیەوە. ئێمە خاوەنی کۆمەڵێ دامەزراوی زۆر گرنگین لە ناو سیستەمی سیاسی، پەرلەمان، حکوومەت، دەستگای قەزا، کەواتە بۆچی عەدالەت غائیبە لە کاتێکدا ئێمە ئەو دامەزراوانەمان هەیە کە مەفروض وایە یعنی پاکانی عەدالەت بەهێز بکەن. ئەوە ماکیاجێکە، ڕووکەشکاریەکە کراوە بۆ ستەم، بۆ نادادگەری، بۆ ئەوەی ڕووی نادادگەری و ڕووی ستەمی پێجوان بکرێ و خەڵکی پێ بخەڵەتێن بێ. ئەگینا لە ڕاستیە من ناتوانم وەکو هەر کەسێکی تر قسە بکەم بڵێم ئیستبدادێکی کولی هەیە، ستەم شەپۆل ئەیە، یعنی ناتوانم ئەویان بڵێم. ڕاستە گەندەڵی هەیە، ڕاستە دزی و ڕاوڕۆت هەیە، ڕاستە تاوانی زۆر گەورە هەیە، ڕاستە بەلێشا و خانەنشین هەیە، بەڵام ئەبێ هەمووان ئەوە بزانین کە گەلی کوردستان خۆی بەشێک لە تاوانەکە گەڕێتەوە بۆ خۆی ئەو دەسەڵاتی هەڵبژاردووە و خۆی گردن کەچە بۆ ئەو دەسەڵاتە. لە هەر شوێنێکە هەندێک ئەلفاظی تر هەیە ناتوانم بەکاری بێنن، بەڵام لە کۆ ناوتراوە حەیث ما تەکون یوەلا عەلەیکم. ئەگەر وشیاری گەلبەرز ببێتەوە، من پێم وایە وشیاری و دەسەڵات و دادگەری دەسەڵات بەرزە بێتەوە، کەواتە بەشێکی زۆر ێگەڕێتەوە بۆ خودی خۆمان جەماوەر لە هەرێمی کوردستانە کە ئەتوانن ئەو چەمکە دادگەریە بەرپا بکەن و سیستمی دەگەڕێم و لای میوانەکەم لە هەولێر. دکتۆر حەبیب بەڕێزت قسەت لەسەر ئەوە کرد کە حکوومەتی تەکنۆکرات وا لە قسەکانت گەیشتم کە ڕەنگە ڕێگا چارەیەک بێ و دوورکەوتنەوە لەوەی کە حزب وەزیری هەبێ، چوزانم دەستکاری یامچێتە ناو هەندێک کایە و ناو هەندێ سنوورەوە شتێکی باش نەبێ. بەڵام ئێمە چۆن یعنی قسە لەسەر حکوومەتی تەکنۆکرات یا کەسانی تەکنۆکرات بکەین لە هەرێمی کوردستان لە کاتێکدا خۆت دەزانی کە تەنانەت دابەشبوونە سیاسیەکە بەسەر هێزە سیاسیەکاندا کەسە تەکنۆکراتەکانیشی گرتوتەوە. تەکنۆکراتەکانی ئەم وڵاتەش وەک هەشتێکی دیکەی ناو ئەو وڵاتە دابەش بوون 2000 بەسەر هێزە سیاسیەکاندا. بەڵێ طبعا کە باسی حکوومەتی تکنۆکراتم کە وتمێکێک لە چارەسەرەکانی سیستەمی سیاسی لە کوردستان حکوومەتی تکنۆکراتە، بەڵام ئێمە با زۆر گەشتبین نەبین بە حکوومەتی تکنۆکرات، چکەم ئەوە یەکێکە لە چارەسەرەکان. تەنها کێشەکانی هەرێمی کوردستان بە حکوومەتی تکنۆکرات چارەسەر ناکرێ، بەڵکو کێشەی زۆرمان هەیە لە پەرلەمان. من ئەگەڕێمەوە بە قسەکانی مامۆستا شێرزاد میوانی جەنابتان کەوتی حکوومەت پەرلەمان نەماوە و ئێستا پەرلەمان بوونی نییە. من دەتوانم بڵێم پەرلەمان بوونی هەیە، بەڵام هیچ دەسەڵاتێکی نەماوە. پەرلەمان ناتوانێت ئێستا فلیچ کراوە، ناتوانێت بە هیچ شێوەیەک هیچ بڕیارێک بیا، ناتوانێت کێشەکان چارەسەرکە. هەرچەند لە زۆربەی زۆری وڵاتانی جیهان پەرلەمان باڵاترین دەسەڵاتە کە خۆی دەتوانێت حکوومەت بگۆڕێ، دەتوانێت دەسەڵاتی دادوەری بگۆڕێ، دەتوانێت گۆڕانکاریەکی گەورە دروستکە. بەڵام بەداخەوە لە کوردستان پەرلەمان نەماوە وەکو دەسەڵات، ئەتوانین بڵێن دەسەڵاتی نەماوە، بەڵام وەکو دەستگایەکە، بەڵام هیچ دەسەڵاتێکی نییە.
من باسی حکوومەتی تکنوقراتم کرد بڵێ حکوومەتی تکنوقرات لە حاڵەتێکدا نەجاحەتێنێ ئەگەر بێت و پەرلەمان بوونی هەبێ نەکۆکو کوردستان ئێستا پەرلەمانەکە بوونی هەیە بەڵام دەسەڵاتی نییە واتە بوونی هەبێ و دەسەڵاتیشی هەبێ لە حاڵەتێکدا ئەگەر حزبەکان هەمووی ڕێک بکەون لەسەر ئەو حاڵەتە کە حکوومەتێکی تکنوقرات بێ نەک حکوومەتێکی حزبی سێ ئەگەر دەستور هەبێ واتە لە دەستور ئاماژە بەوە بکرێ کە دەبێت لەمە دووە حکوومەتەکان حکوومەتی تکنوقرات بن چوار دەبێت لەلایەکی تریشەوە دەسەڵاتێکی دادوەری باشمان هەبێ کە بتوانێت محاسبەی حکوومەت بکە بتوانێت محاسبەی ئەوانەی بکە کە میوانەکان ئاماژیان پێکرد کە ئەوانەی کە گەندەڵکارن ئەوانەی کە گەندەڵی دەکەن ئەوانەی کە قوتی شعبیان بۆ خۆیان دەبن ئەوانەی کە دەستکاری بە مەسیری ئەم شعبە دەکەن یاخود ئەم ملەتە دەکەن کەواتە حکوومەتی تکنوقرات ناتوانێت بە تەنیا سەرکەوتن بەدەستبێنێ ئەگەر بێت و لایەنەکانی تر هاوکار نەبن وەکو پەرلەمانە وەکو دەسەڵاتی دادواری تەنانەت خەڵک یعنی من یەکێ لە میوانە بەڕێزەکانت مامسە شێرزاد نە میوانەکەی تر ئاماژەی بە خەڵک کرد بەڵێ خەڵک ئەم دەسەڵاتی هەڵبژاردووە خەڵ دەنگی بە حزبەکان داوە خەڵ دەنگی بە پارتی وێچێتی و کۆمەڵی ئیسلامی یەکگرتو ئەوانەی داوە کەواتە ئەوەی دەسەڵاتی کەلای خەڵکەیە دەسەڵاتی عفوان ئەو دەسەڵاتی کەلای حزبە سیاسەکان هەیە دەسەڵاتی خەڵکە ئێمە لە سیاست شتێکمان هێناوی تەنازولی اختیاری کەواتە خەڵک وەکو یەک دەسەڵاتی هەیە بەڵام تەنازول لە دەسەڵاتی خۆیانەکەن بۆ کۆمەڵی کەس یاخود کۆمەڵی حزب بۆ ئەوی حکمڕانی بکەن مادام بەڕێزیشت باسی خەڵکت کرد وەکو میوانە بەڕێزەکانم من دەبێت پرسیارێشتر لە بەرز بکەم ڕۆڵی خەڵک چییە لە هێشتنەوەی هەر سیستەمێکی سیاسی لەسەر بارە تەندروستەکەی خەڵک ئەگەر هۆشیار بێ ئەگەر ڕۆشنبیر بێ بە تەکید کەسی ڕۆشنبیر هەڵبژێریە بۆ پەرلەمان بەتایبەت یان لە هەڵبژاردن ئەگەر ئەو خەڵکە ئێمە بتوانین پێی بڵێن خەڵکێکە مەعیارێکی ڕۆشنبیری هەیە خەڵکێکە ڕۆشنبیری سیاسی هەیە خەڵکێکە ئەزانێت شتەکان لە یەک داتەوە ئاسی ڕۆشنبیری سیاسی بەهێزە بە تەکید ئەو پەنا ئەبا بۆ هەڵبژاردننی کەسی باش وەکو چۆن لە وڵاتە پێشکەوتۆکان خەڵک دەچێت سیڤی کاندیدەکان دەخوێنێتەوە بەی شێوەیەک زۆربەی خەڵکەکە ناکەوێتە ژێر فشاری ئایدۆلۆژی حزبەکان بەڵکو لای ئێمە بەداخەوە زۆری خەڵکەکان من ناتوانم ئەمەژە بە ڕێژە بکەم ببورن لەبەر تۆژنەوەیکی وام لە بەردەست نییە بەڵام دەتوانم ئەو ڕێژەی خۆمەتوانم بڵێم لە 1970 خەڵکەکە کەوتونەتە ژێر کاریگەری ئایدۆلۆژی حزبەکانەوە پێش ئەوەی بچێ سیڤی کاندیدەکان ببینێ ئەچێ بەپێی ئایدۆلۆژیەکە دەنگ بەو کاندیدا ئەیە خود بەو دەک حزبەدا ئەمە طبعاً شتێکی زۆر هەڵەیە و ئەمەیەکێکە لەو خاڵانی کە کوردستانی بەم ڕۆگەیان کە ڕوبەڕی ئەو کێشەیە بێتەوە بەڵێ زۆر سپاسەکەم کاکی شێردا ئەوەی کە خەڵک لە منتەڵقی ئایدۆلۆژیاوە لە منتەڵقی ئەوەی کە دەکەوێتە ژێر کاریگەری خیتخابی حزبیەوە ناکەوێتە ژێر کاریگەری ئەوەی کە ئەم حزبە لە ڕابردوودا چی دەکەیان لە ئایندەدا چی دەکا هەست ناکە ئەمەش بۆ خۆی ینی هۆکارێکە دەواازەیەکە بۆ ئەوی دوجار ئیستبداد ینی بەرهەم بێ خۆی ئەمە یانی بێ بزانین خۆی دیکتاتۆر لە چیەوە لەکوێوە دروست دەبێت دیکتاتۆر بخۆی دروست دەبێت لە ژینگەیەکتاکە خۆی ژینگە دروستیەکات یعنی تۆ من لەمەخەدا یەکێک لە نووسینەکاندا باسیەوەم کردووە ئەڵێم ینی دیکتاتۆر کاتێک دروست دەبێت کە تۆ ینی دەور و پشتەکەت بە کەسانێکی وا دەوردرا کە مەسلحەت خواز بن ئێمە ئەگەر بگەڕێنەوە سەر تاریخ من زۆر جار لە نووسینەکانشمدا باسیەوەم کردووە ئیمامی عومەر کوڕی عەبدولعەزیز کە خادمێکی هەبوو ناوی خادمەکەی ناوی مزاحم بوو کە بوو بە خەلیفە ڕۆژێک یەکەم ڕۆژی بوو مزاحم چوو وەلای ویستی ناوی پیاوێک بێنێ ئیمامی عومەر پێی گوتبوو گوتبووی مزاحم لە شوێنی خۆت بوەستە وتی من تازە بووم بە وەلی ئەمری موسلیمین نەیە لای من باسی فلان فلان بکەیت ینی هەر یەکسەر لەوێوە حد سنوورێکی بۆ دانا ئەگەر بێت و دەست سەرکردەکانی ئێمە ینی بەو شێوەیە ناڕێم بەو شێوەیەش بەڵام لانی کەم مەسەلە من زۆر جار پرسیاریەوەکەم ئەڵێم ئەرێ پرسیارێک لای خۆمان ئەڵێم ئەبێ ئەو سەرکردەی حیزبانی ئێمە جەری لێ بخوێنەوە ئەبێت سەیری تەلەڤیزیۆنێ بکەن ئەبێ سەیری بەرنامەیە بکەن خۆ دنیا کاکە ئێستا کوردستان هەمووی باسی گەندەڵێ و باسی کێشەکانی قەیرانی ملەت و بێپارێ باشە و سەرکردەیە نازانێ ینی کێشانە هەیە معقول نییە ینی کابرا بەو دەرەجەیەش بێ تۆ هۆکاری ئەم هەموو بێباچە بۆچی دەگەڕێنیەوە هەڵگەڵاتی ئاشکرا کە ئاگدارم بۆەوەی کە چ دەگوزارێ بە حکمی ئەوەی کە بەردەوام ئەمانیش خاون پرۆژەن وەکو خۆیان دەڵم بۆ چاکسازی کەواتە دەزانن چ دەگوزارێ کەواتە بۆچی بێباکەن
ناتوانن مامۆستاش باسی کرد مامۆستا ئەوەش باسی کرد ئەڵێ ینی ئەگەر بێتە سەر لێکۆڵینەوە لە مۆزوعان خۆمیلەتەکە ئێمەش بەشێکی زۆر لە مەسئولیەتەکە هەڵدەگرێت ینی بەرپرسیار بەڵێ بەرپرسیاری سەرەکیە ئەزانی بۆ توکە من جارێکیان برادێک لەگە برادێک کەوتی لە مناقەشە باسی ئەوەمان کرد وتم کاکە باسی زوڵم و زۆری ئەو دەسەڵات و شتانێک کرد وتم کاچی برا ئێمە کاتی خۆی لە تەمەنی گەنجێتی خۆمان ئێمە کە هەستمان کرد سەدەم کابرایەکی دیکتاتۆرە و زوڵم کار و ستەم کارە هەستان خۆمان دا بە شاخەکە لە بەرامبەری چەکمان هەڵگرت و شەڕمان کرد ئێستا من نامێ لە ناو شاریشدا خەڵک ڕازی نەبێت لە دەسەڵاتەکە چێتە سەرجادا سیژی خۆی کاتەوە ئەیدا بەرامبەر بە گولەکانی دەسەڵات من کاکچی برا من تۆ کوڕێکی گەنجی من نامێ لە تۆ بیسیتە خۆت بدەیتە شاخ وەکو ئێمە بچیت چەکەڵگەری بەرامبەر دەسەڵات ئەوەمان ناوێت دووەم ئەوەشم ناوێت تۆ بەیانی خۆت بکەی بە قوربانی بچیتە سەرجادا سنگت بکەیتەوە گول لە لێ بدەن ئەوەشم ناوێت من یەک شتیش بچووکم لە تۆ هەوێشەوەیە کە ڕۆشتی چوویتە ناو سندوقی هەڵبژارەکە دەنجی مەدەیە خۆوانێک کە ئێستا بوونە کە هاتوونەتە سن ناو دەسەڵاتەکەەوە کە ئەوە کورتی پەرلەمانەیە وەرگتووە بە دەنجی خەڵک هاتوونە ڕاستە هەندێک تەزویری کراوە بەڵام خۆت خەڵک دەنجیریاوەتی ئەو خەڵکە ئەبێ و شیار بێتەوە یعنی ئێستا کە وەزع بینێ قابلە ینی ئێستا ئیمانی بەوە هەبێ کە ئەو دەسەڵاتە ینی زۆر زۆر چاکە ئەوەی کە لە هەرێمی کوردستان ڕووێدا تا ئەندازەیەشی زۆر دەتوانن بڵم زۆرینەی هەرە زۆری شتێ نەماوەیانی شارەوە بێ ئاشکرا نەبێت لە گەندەڵی لە نەعەدالەتی لە ئەو شێواوەیە کە یان ئەو مشەوەهەیە کە لە سیستەمی سیاسیدا خەڵک هەمووی دەیبینێ بەڵام لەگەڵ ئەوەشدا دەبینی هێشتا ئەو هێزانی کە بەڕێزت پێت وایە مستەبید و ستەمکارن خەڵک لەگەڵیانە خەڵک لەگەڵیان دەبێنێتەوە تۆ هۆکاری ئەمە بۆچی دەگەڕێنیتەوە خەڵک لەگەڵ چیە لەگەڵ ئەو هێزانی کە بەڕای بەڕێزە ستەمکارن هێشتا خەڵک لەگەڵیانە کاکە زۆرینەی خەڵک لەگەڕ وەزعدانیە برای من تۆ ینی تۆ ئەگەر بێ ئێستا ینی ئێمە گەنگان شتێشتر دەڵێن باش من یەک دوو نمونێ بەسیتت بۆ دێن پێشە بوو شتێک کە تۆ دێ باسی ئەوە دەکەی خەڵکی لەگەڵا و ڕاستە خەڵکی لەگەڵا معقول نییە کابرا سیهاش کورسی هەموویەوە کرد بێ تەزویر کرد بێ معقول نییە خەڵکی هەیە بەڵام کە تۆ دەی لێ بکۆڕیتەوە یانی سیامە گەورەترین کێشەمان قەیرانی دارایی لە سەرسیە لەسەرەوەیە کە خەڵکێکی 100,000 کەس خانەنشین کراون 100,000 کەس ئەگەر ئەو پەنجایی خۆی بێ 50,000 کەس کە بە ناحەق ینی بەس بۆ کڕینێک چکە من خەڵگە ناسم لە ژیانی ڕۆژێک لە ڕۆژان هەر شاخی نەبینیوە ئێستا خانەنشین کراوە مانجی 1,300,000 بۆ دەگرێت باشە ئەو پیاوە کە خۆی یەکێکە ژنەکەی کوڕەکەی ئەگە کچێشی لەگەڕێەوە بوون بە 4 کەس 50,000 فی 4 کە کاکە ئەکاتە کە 200,000 کەس 200,000 دەژی بدەیە کە تەقسیمی سەر کورسی بکەم زانە 20 کورسی دەبات خۆ لە ڕێگاوانەوە کاکە ڕێگە ناشەرعیانەوە ئەو خەڵکە ئەو حزبانەوە ئەگەن بەدەسەڵاتەکە خۆ تۆ ئەگەر بێ معالەجەی گەندەڵی بکەی ئەو کاتە ئەو ڕێیان لێ ببری ئەوانیش ئەو حزبەنینە کە بتوانن لە دوای ئەو هەموو قەیرانە و ئەو هەموو کێشە و شتانی گرفتانێک کە بۆ ملەتیان دروست کردووە نانی من لە دەبڕون و برشتیەکەن و ئەی کوژن و ئەی سوستێنن ئینجا بچن لە هەموو هەرجارێکشدا ببن بە حزبی یەکەم شتوانیە کاکە لە تارێک نییە من نمونەیەکی بەسیتشت بۆ دێنم کوڕێکی خزمی خۆم پۆلیسی هاتوچۆیە لە هەولێر ڕۆژێکیان دانیشت بوون قسەیە کرد ینی قسەی بە دەسەڵاتەکە وت من پێم وتم براجیان پرسیارێکی لێ بکەم گوتی فەرموو گوتم کە تۆ سویتە ئینتیخابات دەنگت یا بەچێ وتی وەڵادەم بە پارتی ئێوت بێستە بۆ دانیشت قسە پێڵی کاکە وتی وەڵی کاکە باوەڕم پێ بکە ترسام کە چوومە سەر سندوقەکە ترسامنەوە کامێرەیەکیاندا نابێ ڕسمەکەی من بگرن ئەگەر بزانن دەنگم نەداوێتە نانەکەم بۆ بڕن حەکیمێکی عەرەب هەیە قسەیەکی زۆر جوانی هەیە ئەڵێ شەڕ المولوکی من خافه البەریء یعنی ناپاکترین دەسەڵاتدار ئەو کەسەیە کە خەڵکی بێتاوان لێ بترسێ ئێستا ئەو دەسەڵاتە لە کوردستان وجودی هەیە یعنی ئەو پیاوە پۆلیسێکی هاتوچۆیە بۆ ئەبێ لەوە بترسێ نانی ببڕن بۆ ئەبێ دەسەڵاتەوە تۆقاندی بێتی کە کابرا لەوە بترسێ نانی ببڕن زۆر چاکە زۆر چاک کاک یاسینجان قسە لەسەرەوە هەیە کە یەکی لەو هۆکارانەی کە وای کردووە سیستەمی سیاسی لە هەرێمی کوردستان سیستەمێکی شێوا و ناتت دروست و ناچۆر بێت ڕەنگە پەیوەندی بە ئەو هێزانەشەوە بێ کە لە دەرەوەی ئەو دوو هێزە بن کە معلومە لە 92 ئەم سیستەمە لە بەردەستی ئەوانە ئەم هێزانەش هێزی ئازانە بوون لەوەی کە
خاڵقەنە سەر پیتەکان و بەڕوونی بە تایبەتی بەم دوو هێزە بڵێن کە ئەلێرەدا ئێوە گرفتان بۆ کۆمەڵگەی کوردی دروست کردووە و بوەستن هێزی شەرمن و هێزی ترسنۆک و هێزی شەرمن بووە ئەو هێزانی کە لە دەرەوەی پارتی و یەکێتی وەکو هەر شتێ خۆیان ناساند وەکو معارەزە وەکو هەر شتێکی تر سەرەتا ئەوەی کە ئیستبداد دروستەکە دوو تاقم خەڵکن یەکیان لەگەڵ حورمەت و ڕێزم گەمژەکان گەمژە بەڵێ ئەوەی کە ئیستبدادکاران دروستەکە چۆن دەبێت کار دروستەکە بەڵێ عرب ئەڵێ یا لە کۆناوەتاوە كلما وجد الأغبياء كلما وجد الطغاة لەگەڵ ترسنۆکەکان ئەوەی کاڕا لە ترسا دەنگەیە مستحقە بۆی کە دەسەڵاتێکی ستەمکار حکمی بکە ئەی گەمژەکە بۆسی گەمژەکە لەبەرەوەی بەدەنگە لەبەرەوەی نەزانە لەبەرەوەی وعی نیە لەبەرەوەی وشیاری نیە لەبەرەوە ئەچێ لەسەر ئەساسێکی ئایدۆلۆژی دەنگەیە لەبەرەوەی لەسەر ئەساسی ترس لەبەرەوەی وجدانی خۆی فرۆشێ لەبەرەوە ئەگەڕێتوانە بۆ خەلفێتێکی تاریخی بەبێ ئەوە بەرچاوی ڕوون بێ سەبارەت بۆی کە لە ڕابردووە و ئێستەیش ڕەنگە هێزەکانی دەرەوەی دەسەڵات شەرمن بوو بن یعنی من بانمونەیەک بە تۆ بێن تاوەکو ئێستا لەبارەی سەرۆکی پۆستی سەرۆکاتی هەرێمەوە کە تا ئێرەش کاک مەسعود پێی وایە سەرۆکی هەرێمە تا ئێستا دەنجی هێزە سیاسەکانی دەرەوەی پارتی و یەکێتی لەو بارەوە زۆر ڕوون نییانی بنمونە یعنی ئەگەر هێزەکانی دەرەوەی پارتی و یەکێتی پێیان وابێ ئەوەی کاک مەسعود کردوێتی جۆرێکە لە دیکتاتۆریەت و ئیستبداد ڕوونە کاک شۆڕش ڕوونە جەوهەری کێشەکە بەڵام هێشتا مامەڵەی لەگەڵا دەکەن جەوهەری کێشەکەش ئەوەیە ڕوونە جەوهەری کێشەکەش ئەوەیە ئۆپۆزیسیۆن لە هەرێمی کوردستانە ئەوێ پرسی سەرۆکایەتی و پرسەکانێتە بە سیستماتیک بەعنی بیکاتە نیزام بیکاتە سیستم لە ڕێگەی پەرلەمانەوە بێ بەڵام لایانی بەرامبەر بەو شێوەیە بیر ناکاتەوە پرسیارەکەی جەنابوو کە بۆچی هێزی شەرمن بووە لەبەر ئەوەی کە خەلفێتێکی شۆڕژگێڕی بووە لە هەرێمی کوردستانە لە 25 ساڵ 30 ساڵ بەر لە ئێستا و خەڵک تەقبولی ئەوەی کردووە کە ئەوانە شەرعیەتی شۆڕژگێڕیان هەیە هەر کەسێک ڕوبەڕووی ئەو دەسەڵاتە بوایەتەوە بە ئاسانی تاوانبارەکرا و بە کرێگیراوی ئەم لاولا وڵاتانی تر تۆمەتبارەکرا ئەمە خاڵێکیان خاڵێکی تریان هێز و دەسەڵات و پارە لە لای دەسەڵات بووە لە لای لایەنەکانی تر نەبووە لای ئۆپۆزیسیۆن نەبووە لای حیزبەکانی تر نەبووە بەڵام وردە کە وەعی زیادی کرد هەمووان اعترافەکەن بەوەی کە لە پەرلەمانەوە ئۆپۆزیۆنێکی کارا دەست بەکار بوو و ئەو گەلەی وشیار کردەوە و ئەوەی لەو دی و ژوورە تاریەکان و ئەوگوزەرا ژێر بەڕێهێنرا سەربەڕا لە چەند ساڵی ڕابردوو سەردەمی ئۆپۆزیسیۆن ئازانراوە کە بوجە چیە و بوجە چەنە و هەناردی نۆتکردن یان چی مامەڵەکردن لە بەغایانی چی من پێم وایە قۆناغی زۆر باشمان بڕیۆ چوونەتە پێشەوە و ئایندەی هەرێمی کوردستان من گەشتدار ئەبینم پشت بەس بە وعی جەماوەر زۆر چاکە دکتۆری بەڕێز دکتۆر حەبیب بەڕای بەڕێزت باشترین و هەروەها کورتترین ڕێگەیەک بۆ ئەوەی ئەم سیستەمە سیاسی چونکە تەسەوەڕ ناکەم زۆر دەرفەتمان لە بەردەمداما بێت ینی لە بەردەم ئەم میلەت و ئەم سیستەمە سیاسەش کەواتە باشترین و کورتترین ڕێک بۆی ئەم سیستەمە سیاسی کە ئێستا لە هەرێمی کوردستان ڕەنگە هەمومان کۆک بین لەسەری کە ناتەواوە ناتەندروستە چییە بۆ ئەوی جارێشتر بکەوێتەوە سەر ئەو ڕێگایی کە دەیکاتەوە سیستەمێکی تەندروست. بەڵێ من پێشکی ئەگەر بتوانم ئیزافەیەک بۆ قسەکانی هەردوو میوانە بە ڕێزەکەت بکەم طبعاً لای ئێمە خەڵک بۆیە دەنگ بە حەزب ئەیان نەک تەنها لەبەرەوەی لە حەزب دەترسێ یاخود مجاملی حەزب دەکا بەڵکو لەبەر ئەوەیە لە حەزب موچە وەردەگرێ من ئامارم لەبەر دەست نییە بەڵام توانم بڵێم خەڵکێکی زۆر لە حەزب موچە وەرەگرێ بۆیە لە هەڵبژاردن دەک بە حەزب ئەیا چکەم حەزبەکانی ئێمە بەداخەوە دووبارە دەڵێم بەداخەوە لە حکوومەت دەوڵەمەندترن و پارەی توانین بڵێن ملت لای حەزبە بۆیە ئەوان پارێکی خەیاڵیان هەیە بۆ ئەوی بدەن بە خەڵک و خەڵک ڕازی بکەن و دواتر لە هەڵبژاردن ئەم هەموو دەنگە بێنن ئەوە یەک دوو ئەگەر بەراوردی کوردستان بەراورد بکەین لەم خاڵەوە لەگەڵ وڵاتانی پێشکەوتو دەرێکەوێ بۆمان لە فەڕەنسا هیچ حزبێک خاوەنی تەلەڤیزۆن و ڕۆژنامە و گۆڤار نییە لە پرۆپاگاندەی هەڵبژاردن کاندیدەکان خۆیان دەچن لە دەرگای ماڵەکان ئەیەن بۆ ئەوەی خۆیان بناسێنن و خەڵک دەنگیان پێ بدە
لە ئەمریکا حزبەکان دیسان حزبی دەوڵەمەند نین بەڵکەوتوانم بڵێم لە خەڵک پارە وەرەگرن بۆ پرۆپاگاندی هەڵبژاردن بۆی سەرکەوتن بەدەست بێنن کەواتە ئەوەی لە کوردستان هەیە بەڕاستی لە هیچ وڵاتێکی پێشکەوت و ڕووی نەیاوە و بڕوان ناکەشم ئەو کێشەیە چارەسەر بکرێ تا ئێمە نتوانین حزب لە حکوومەت جیاب بکەینەوە واتە پارەی ئەمە لە تە بۆ ملت بێ و حزبیش بتوانێت بۆ خۆی پشت بە داهاتی خۆی ببەستێ بتوانێت کۆمپانیایی هەبێ بتوانێت لە خەڵک پارە کۆ بکاتەوە هەر داهاتێکی تری هەبێ شەرعی بێ بەڕێی من ئەوە کێشە نیە بۆ حزبەکانی تر ئەوە یەک دوو ئێمە بەڕێی من ئێستا کاتێکی زۆر باشە کە هەڵبژاردنێکی پێشوەختە بکرێ بۆ پێکێنانی سیستەمێکی نوێ و بە زووترین کاتیش دەستورێکی تازە دابدرێ بواری میکردستان یاخود بڵین دەستور بخرێتە دەنگدان وەلەو دەستورە ئاماژە بۆ کۆمەڵی شت بکرێ یەک ئەوەی کە حزب تەنها لە پەرلەمان بوونی هەبێ لە حکوومەت بوونی نەبێ دوو جاکردنەوەی حزب لەگەڵ حکوومەت بە هیچ شێوەیە حزب نتوانێت دەستێوەردانی حکوومەت بکە سێ دەسەڵاتی دادوەری ئەکتیڤ بکرێت چکەم ئەوەی لە کوردستان تێبینی دەکرێت ئێستا حاڵی حاضر کە دەسەڵاتی دادوەری وەکو ئەوە بێکەبوونی نییە یعنی بۆ نمونە ئێستا کە سەرۆکیاریمی کوردستان کە ئەڵێ ئێمە مەلەفێکی گەندەڵی هەڵەدەینەوە و خەڵک سزا ئەدەین ئەی ئەم مەلەفە گەندەڵی هین ئێستا نییە هین پێش 10 ساڵە هین پێش 8 ساڵە باش ئەی دەسەڵاتی دادوەری بۆ نەیتوانی ئەو 10 ساڵ 8 ساڵە ئەم مەلەفانی کە پێگەشت بتوانێت خەڵکێک سزایاندا یاخود بیاندا بە دادگا کەواتە ئێمە ئێستا بەڕێی من ئەوەی وەکو چارەسەرە دەبێ حکوومەتەکەی نێچیروان بەرزانی یەک دەستەکار بکێشێتەوە دوو هەڵبژاردنێکی پێشوەخت بکرێ سێ دەستورێک دابنرێ چوار هەڵدن هەموو حزبە سیاسەکان حکوومەت و حزب لە یەک جاکەنەوە بەڵێ زۆر سپاس دەکەم کاگێ شێرزەدجان بەڕێزێت زوومت زۆر لەسەر هەولێر و لەسەر پارتی دیموکراتی کوردستان ئەگەر ئەم هێزا وەکو ئەوە بێ کە بەڕێزت باسی لێوە دەکەی با پرسیارەکە لێرەدا لەسەر ئەو بین کە ئەو زروفە چییە کە هەموو ئەو شانەی بۆ ئەو پارتە ئاسان کردووە کە دەیان کات چی وای کردو ئەم هێزا ئاوا بە ئاسانی ینی هەموو شتێک خۆی کێشەیەک هەیە ینی ئێمە ئەگەر بمانەوێ تعریفی پارتی بکەین من وەکو شخصی خۆم ینی تعریفی خۆم بۆ پارتی هەر حزبێک کە خیانەتی لە ملەتەکەی کرد ئیتر شتی تریپی ئاساییە ئێمە هەمومان نەزانین پارتی دەستوێکی ئابدا سەدامی هێنا و بەیانێگە کێشەیەکی دەگەر بەڵام هێزی تریش هەبوو پێش پارتی هێزی تری هێزی تریش هەبوو پێش پارتی هێزی تری وڵاتانی تری هێناوە ینی کەواتە بووە دائیمەن تەرکیزەکە لەسەر پارتی ئەمەش بۆ خۆی ستەمێک نییە ینی حەز ناکە ئەمەش بۆ خۆی 2000 بۆتە هۆی دروستکردنی ترسێک لای ئەم هێزە کە هەموو دەرەوەی خۆی ڕەفس بکات مادەم هەموو دەرەوەی پارتی دوژمنی پارتیە کاکە ئەگەر تۆ بتەوێ بەرامبەر بە پارتی بوەستێ بێ شەڕی براکەش لەگەر بکەی شەڕی براکوژیشی لەگەڵ بکەی هێزێکی بێگانە ئەقلیمی دێنێتە سەر و وڵاتەکە دێوارانەکە ئەوەی کە ئێستا ئێمە ئیبینی لە یەمەن و لە سووریا و لە لیبیا و نازان لەشوێ لێرە دووبارەتەوە زۆر بە خراپتریشە بێت لەبەرەوەی لێرە خەڵکەکە زۆر پڕترا هیچ بەدیلێک نییە تۆ چۆن دەتوانانی لەگەر ئێستا ئەمە هەموو حزبەکان هەوڵە دەنەگە پارتیا بۆیە وەزع ئاسایی بێتەوە پارتی ئاسایی ناکاتەوە هەموو حزبەکان چوار حزب پرۆژیانە بوو هەموو ملەتیش هەموو نخبەی مستەقفیش دژیەوە بوو کە کاک مسعود لەسەر پۆستەکەی بمێنێتەوە ماوەتەوە هەتا ڕۆژی مردنیشی دەمێنێتەوە کەسش ناتوانێت بکات حزبێک کە هیچ حسابێک بۆ ملت نەکا حزبێک بۆ حساب بۆ حکوومەتێکی بنکە جەماوەری نەکا بنکە فراوان نەکا حزبێک کە بۆ ینی بەرەفتارێکی دیکتاتۆریانە تەعامل لەگەڵ خەڵک بکە یخود چاوەڕێی چی لێ دەکەیت تۆ یعنی لە تاریخی هیچ ملەتێکدا شتووە بۆ تۆ بەڕێیسی پەرلەمان بڕۆ تۆ خۆت شەرعیەتت نەماوە دەسەڵاتەکە شەرعیەتی نەماوە ینی کۆتایی پێ هاتووە بە سەرۆکێکی شەرعی پەرلەمان دەڵێ بڕۆ دەرەوە کاکە دەریەکەیت تێگەین کە تۆ ئەوە بکەیت معناوای هەموو شتێکت پێکرێ کە تۆ بتوانانی ئەوە من مەزۆی ئەوە هەندێک بۆ ئەوەی نییە بۆ ئەوەی خەڵکەکە بخافرێنن ئێستا باز لە چاکسازیش دەکەن ینی دەسەڵاتێکە ئەو هەموو تاوانەی بەرامبەر بە ملەتەکەی خۆی کردی بێ و ئەو هەموو پارەی خواردی بێت و ئەو پارە و سامانەوەی دزی بێت و ئێستا دانیشە بوون باسی چاکسازیم بۆ دەکات جا لێرەدا ئەوە مامۆستای گەورە شاعری گەورەی عەرەب ئەحمەد مەتەڵ قسەیەکی جوانەیە ئەڵێ ڕۆژێک چرتێک بینی وتاری ئەدا لەسەر پاک و خاوێنی هەڕەشەیەکی توندی لە پیسیە کرد گوتی
سەیریشم کرد کۆمەڵێک مێژ لە دەور و پشتی خڕبوونەتەوە چەپڵەی بۆ لێدەن یعنی جرجیەوەیە بێدانیشی محازەرە بیان خطابە کرد بۆ بدا لەسەر بەس دەبێت عینە ناوایە ئێستاویش وای لێ هاتووە ئەو چاکسازیە باسی دەکا بازارێ بچێ ئەوانەی کە پارەکەیان بردووە با بچێ لەگەڵەوان محاسبە بکە نەک سێ چوار مدیری فەرعی بانک و نازانم چی و ئەدرێنە محکەمەوەوانە بەهەرحاڵ من هەرەوە ماوە ینی من باسی ئەوەت بۆ بکەم کە ئێمە دەین مەسەلەن باسی ئەو وەزع بە چی چابێتەوە ینی کە ئەو پرسیاری من بوو ینی بەڕێزت پێ دوایە ینی کۆتاییەک بوو ئەمە هەبێت ئەنجامی ئەم ئیستبداد و ئەم نادادێکە لە هەرێمی کوردستاندا هەیە بەچی دەگەێت واللهی من نازانیتی کاک شۆڕژ باکشت پێ بڵێم ینی کێشەیەمان لەناو ئەو کۆمەڵگە ڕۆژهەڵاتیانەدا و بە تایبەتیش لەلا کۆماندا یعنی ئێمە عیبرەت لە تاریخ وەرناگرین عیبرەت لە ئەزمونەکانی پێشترماوان ناگرین یعنی تۆ سیر کە بزانە سەدام بەو هەموو دیکتاتۆریەتی خۆی وڵاتێکی بەڕێوە دەبێت ئەو هەموو خزب و کەس و عشیرەتی خۆیانە ئێستا سیر کە بزانە ئەوانەی کە ڕۆژێک لە ڕۆژان مەرحەبایان لە سەدام کردبێ ئێستا بەدوایە گەڕێن و ئەیدەنە محکەمە عائیلەکەی تەفرتوو نابوون و ئەوەی کوژرا ئەوەی لە شاران لە وڵاتان دەربە دەربوو کاکە مەسیرێ و دیکتاتۆرە گویا قەزافیش وابوو کوڕەکانی ئێستا کەس نازانین لە شوێن بن علی وابوو حسنی مبارەک ئەم ڕۆژێ ڕایەشێشم ملی ڕایەشێشم بۆ محکەمە و لەسەر دەشێمە لێرە دووبارە بێت چارە نووسی هەموو دیکتاتۆرەگەوەیە کاکە من پێم سەیرەوە برادرانە ینی ئەیانوێ ڕژێمیشی دیکتاتۆر لەسەر ملەتێکی قوربەسەری وەکوی مەدابێت زۆر چاکە سپاس دەکەم کاکە شێرزاد کاکە یاسین دەگوترێ زروفە نێودەوڵەتێکەش بە جۆرە لە جۆرەکان لە خزمەت شتێکە کە لە هەرێمی کوردستان ئەگەر ناوی بەرین بە ئیستبدادی سیاسی بە نمونە لە پرسی سەرۆکاتی هەرێمانی سەیری بکە تەنانەت خودی وڵاتی گرتوەکانی ئەمریکاش کە دەزانێت ئەم بابەتە نەک کێشەی لەسرە چۆتە ناو دۆخێکە و کە دۆخێکی ناشەرعی بەڵام دواتر تەعاملی لەگەڵا دەکات و ئەوەی ئەم سنوورەی بەزاندۆ دێ ئەم مامەڵە نێودەوڵەتی دەقوازێتەوە بۆچی بۆ درێژەدام بەمانەوەی خۆی لە پۆستەکەی ئەگەر بە شێوێکی ناشەرعی نایشارنەوە شەڕی ئیشی شەڕی داعشان بە کووردە بۆیە زۆر کەسایەتی عسکەریەکان دێ وەزیری دیفاعی وڵاتان دێ زۆر بەداخەوە بە شێوکی گشتی کاک شۆڕش ئێمە بە قۆناغێکی سەخت و دژوارات تێپەڕی هەرێمی کوردستان ئەزمونێکی تشکیلی هەرێمی کوردستان سەرکەوتنی شۆڕش لە هەرێمی کوردستانە ئەزمونێکی پڕ لە سەروەریە پێویستە ببێتە مەشخەڵێک بۆ چاودێرکەری بەشەکانی تری کوردستان خوا نەخواستە ستە شکست هێنانی ئەم هەرێمە لە هەر ڕوویەکەوە بە هەر شێوازێ بێ بە هەر جۆرە بێ ئەبێتە مای نەهامەتی و نیگەرانی بۆ بەشەکانی تری کوردستان بۆ مەگەر شکستی نیە ناوە باش لە ئەزمونەکەی هەرێمی کوردستان زۆر مەترسیدارە زۆر مەترسیدارە ئێمە کەرکووک لە مەترسیایە پەیوەندیمان لە عێراق لە مەترسیایە لەو لاوە داعش پڕ لە مەترسیە بۆ ئێمە وەزئی خۆشمان و نێوماڵی کورد بە وەز ئەوە بێ پەرلەمانتارەکانی خۆمانامی بینی لە بەغدا کە چیان بەسەر هات و چۆن هاتنەوە زۆر بەداخەوە مای نیگەرانیە بۆ هەموو لایەکە لێرەوەمە دەستخۆشیمان هەیە بۆیان بەڕاستی سەروەریان تۆمار کرد بۆ کوردستان کە داکۆکیان کرد وە تەنەزولیان نەکرد لە بەغدا بۆ ئەو داواکاریە ناڕەوایی کە لەسەر ئەوان بوو هەرێمی کوردستان پێویستە مڕاجعی خۆمان بکەین پێویستە بە خۆمان بچینەوە لێرەوە دەفەرماوە جەنابی کاک مەسعود لە دەست ئەوایە کە ئەتوانێ هەندێک مبادرە بکات مبادرەیە کە پڕ بێ لە تەبایی کە پڕ بێ لە خۆشەویستی کە پڕ بێ لە خەمخۆری و مشورخۆری بۆ ئەزمونێکی نەتەوەیی کە بریتر ئەزمووی نەتەوەی کورد زۆر حاڵەتی گەشت لە چاوەڕێمانەکە لە ئایندەیەکی نزیکە هیوادارم کە بە ڕێزیان بتوانن هەندێک مبادرە بکەن مبادرەیە کە دڵی هەمووان ئەو بخواتەوە کە وەزعەکە لە هەرێمی کوردستان ئاسایی ببێتەوە تا ئەم میلەتە هەمووان خۆش تۆ چاوەڕوانیتە کاک مەسعود ئەم مبادرانە بکات وەڵاهی من چاوەڕێەوەی لێ ناکەم بەڵام من پێم وایە ینی ئێمە بەدیلی ترمان هەیە من چەند جارێکی باسم کرد بۆ ئێستا تەمان نزیک بوونەوەیەکی باش هەیە لە نێوان یەکێتی و نێوان گۆڕاندا ئەوە بەرەو ئیتفاقیشی سیاسی ڕۆن من پێم وایە لە دوایەوەی کاوانە ئەگەن بە ئیتفاقیشی سیاسی لەگەڵ کۆمەڵ و یەک توش قەناتێک کەناڵێکەکەنەوە بۆ ئەوەی تەفاهمێک دروست بکەن ینی بەحقیقەت ببێتە ئەو ڕاستی کە پێشتر مەشروعێکی چوارقۆڵیان دانابوو بۆ ڕاستکردنەوەی سیستەمی سیاسی ئەگەر ئەوانە بەردەوام بن لەو هەوڵی خۆیان سەرکەوتوو بن ئەتوانین یعنی ئومێدێک ببەخشین بە ملەتەکەی خۆمان دکتۆر جان دقەیەک ماوە بۆ بەڕێزت بێ لێک نزیک بوونەوەی هێزە سیاسیەکان لە ئێستادا پێ دوایە خزمەتێک بکات بە
سیستەمی سیاسی لە هەرێمی کوردستان؟ بەڕێی من هێزە سیاسیەکان ئێستا ئەگەر بتوانن لە یەک نزیک بنەوە بۆ خزمەتکردنی خەڵک و بۆ گۆڕینی سیستەمی سیاسی، چکە بەڕاستی ئەم سیستەمە سیاسی کە لە کوردستان پەیڕەو دەکرێت بەڕێی من یعنی خزمەت بە خەڵکی کوردستان ناکە دوای 24 ساڵ لە نەبوونی کەهرەبا، لە نەبوونی ئاو، لە نەبوونی مەعاش، لە دەیان کێشە کە لە ڕوبەڕووی هاوڵاتی بۆتەوە. بەڕێی من تەنها یەک چارەسەر هەیە بۆ نەهێشتنی کێشەکانی خەڵک و کێشەکانی هەرێمی کوردستان، ئەویش لە ڕێگەی دانیشتنە و حیوارە وەکو باسم کرد گۆڕینی ئەم سیستەمە سیاسیە بە سیستەمێکی پێشکەوتوتر. بەڵێ زۆر سپاسان دەکەم. زۆر بەڕێز دکتۆر حەبیب کەرکوچی مامۆسای زانکۆ کە ڕاستەخۆ لە ستۆدیۆی شاری هەولێری پایتەخت لەگەڵمان بووی، هەروەها زۆر بەڕێز کاک شێرزاد شخانی، هەروەها زۆر بەڕێز کاک یاسین حەسەن ئەندامی سەرکردایەتی کۆمەڵی ئیسلامی. سپاسان دەکەم. سپاس بەوێ بەڕێزیش.